باز لە بینینی خەوی ناخۆشەکەین ینی هەموو یەکێکمان کە شەوانە پشوئین کۆمەڵێکمان خەوێکی ناخۆشە بینین بەڵام دوجار کە خبرمانە بێتەوە کاریگەری ئەبێ لەسەر ڕۆژی داهاتوومان ینی بەردەوام ئەو خۆ لەگەڵمان ئامێنێتەوە و زۆر جاریش لەناو کۆمەلگای خۆمانە کە باسیەوەکەین ئەڵێ خەوێکی ناخۆشمان بینیڵە باسی ماکە و ئەمە بەردەوام لەلایەن کەسانی وەکو دایک و باوکمان یاخو کەسە گەورەکانەوە بەڵام وەکو لایەنی دەرونی بزین ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر و تاکە و تا چەند ئەم خەوە ناخۆشەوەی لێکا کە کاتەکانی لێ تێک با یاخو ژیان ئەو ڕۆژەی بەتەواوەتی گیرۆ دەبێ بەدەست ئەوەی کە چۆن جارێکی تر لەگەڵ ئەو خەوای جارێکی تر بژێتەوە و ئەمەش و چەندین بابەتی تر وەکو لایەنی دەرونی ئێمە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێست دکتۆر نزار محەممەد ئەمین وەکو پسپۆری نەخۆشیەکانی دەرونی کە بە ڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر گیان بەخێر ببیانی باش تەندروستی چۆنە دکتۆر لەخوا بە زیاد بێ الحەمدولله دکتۆر بابەتەکەمان پەیوەستە بە هەمومان و بە هەموو تاکەکانەوە بینینی خەوی ناخۆش هۆکارێ لە پشتوێتی یاخو خەوی ناخۆش سروشتی و هەموو کەسێکە بێ ببینی بەڵێ خۆی خەو شتێکی سروشتیە هەموو کەسێک خەوە بینی تقریبا سەدا توام لەم 99.9 خەڵک خەوە بینێ اینجا ئەگەر سەیری خەو بکەین دوو جۆر خەو هەیە خەوی سووک هەیە و خەوی قوڵ هەیە خەوی سووک ئەوەیە کە پێڵێن نان ڕەپد ئای موڤمنت سلیپ ئەوەیە کە جوڵەی چاوی تیانە خەوی قورسەکەیش یا قوڵەکە عەفوو ئەوەیە کە جوڵەی چاوی تایە ئەو خەوانەی کە لە کاتی خەوی سووکەکە ئەیبینین ئێمە لە بیرمان نامێنێت تقریبا لەبەرەوە ئەوە بخەینە ئەولاوە بینە سەر ئەم خەوانەی تر کرد بەڕێستان باسی ئەەکەن کە لە کاتی خەوی قوڵەکە دروستە بێ طبعا ئەوەی باشە کە دوایی بە ئاگاین لە بیرمانە بەڵام ئەوەی کە ناخۆشە هەنێک لەو خەوانە زۆر ناخۆشە هەنێکیشی خۆشە خۆ دەزانی اینجا بۆچی خەوی ناخۆشە بینین طبعا بۆ چوون زۆر هەیە لەسەر ئەوە یعنی من لێرە بەس لە ناحەی دەرونیەوە بەڕاستی خوێندنەوەی بۆکەم ئەنواعی خەڵک هەیە یعنی مەسەڵەن تۆ بە خەیاڵێکەوە بنووی بابەتێکت لە مێشکا بێ شتێک مەشغوڵت کابیری لێ بکەیتەوە زۆر طبعا شەو خەوی پێوە بینی تر بەیانی کە خەبەرتە بێتەوە شەڕ لەگەڵ سێبەری خۆتاکەی لەبەرەوەی ئەو شتە ناخۆشە دیوە و کارت تێکا مەزاجت تێکەدا ئەو ڕۆژە هەمووی ڕەنگە مەزاجت تێکچوو بێ ئەمە لەلایەنی بڵین ئەگەر ئینسان مەزاجی تێک بدەن لەبەر هەر هۆکارێک بێت جگە لەوە کۆمەڵێک نەخۆشی دەرونی هەیە ئەم نەخۆشە دەرونیانە هەمووی تایمی خەوی ئینسان تێکەدەن خۆی کات نییە گیناگر کاتە بە باسی شێوازی خەو و ئەسلی خەو و چۆن دروستە بێ و نەعشتانە هەموویمان باسە کرد بەسەوە هەڵکی بە پرۆگرامێکی تێ بەڵێ لەبەرەوە یعنی تایمی خەوەکە تێکەچێت کە تایمی خەویش تێک چوو بێگومان ئەو خەونانەی کە ئەیبینی با فەرق بینی خەو بکەین خەو نووسنە و خەوەکەی تر کە ئێمە لێرە باسەکەین با نای بڵین خەون ئەو خەونانە بەعزێکی زۆر خراپن ترسناکن ئینسان تێکەدا ئەوەشمان لەبیر نەچێ هەنێک دەرمان هەیە کە خەڵک بەکاری ئەهێنێ ئیتر لە دەرمانی ئەوەی کە ئەتیادی بەکارهێنین بۆ نەخۆشیەکان تا ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشیە دەرونیەکان بەکاردێ تا ئەو دەرمانە هۆشبەرانش کە لەسەر جادە بە تایبەتی گەنجان بەداخەوە ئیسەوای لێ هاتووە بەکارهێنن ئەمانە هەموو تایمی خەو تێکەدەن و بن بە هۆکاری ئەوەی کە بە عەرەبی پێڵەن کابوس لە بەعزێ شوێنی کوردستانە تێبینیم کورۆ پێڵەن کاموسە تر علاکولن ئەمە خەونە ناخۆشەکانن بێگومان تر ئەبێ بەهۆی دڵە ڕاوکێ و بێزاری و بڵین ئەو ڕۆژە تۆوەکوتم مزاجت ناخۆشە بێ و یەکێک قسەت لەگەڵاکە یەکسەر جوابێکی ناخۆشی ئەدەیتەوە ئیتر ئەمانە هەمووی هۆکارن هەم نەخۆشە دەرونیەکان خۆیان هەم ئەو دەرمانانەی کە بەکاری دێنی بۆ نەخۆشی دەرونی هەروەها هەندێک دەرمانە کە بەکاری دێنی بۆ نەخۆشی ئەتیادی ئەم نەخۆشیانەی بڵین غەیرە دەرونی کاڵم نەخۆشی ئەتیادی خۆی ئەتیادی نییە کە نەخۆش بووی ئەتیادی نیە بەڵام نەخۆشی غەیرە دەرونی کە بۆ من ئەتیادیە ئێستا هەروەها زیاتر ئەو دەرمانانەی بەداخەوە یعنی ئەو مادانە با بڵین هۆشبەرەکان کە لەسەر جادە بەکارهێنی طبعاً شتی تر هەیە یعنی بۆ نمونە مەسەڵەن ئینسان ئەگەر تەندروستیەکی باشی نەبێ شەو بخەوێ سەرمای بێ
خواردنێکی قورسی خوارد بێ با بڵێن غازاتی هەبێ ئیتر ئەنواعی شت هەیە لەناو خەوە لە کاتی خەوە دروستە بێ ئەبێ بە هۆکاری ئەوەی کە تۆ خەونێکی ناخۆش ببینی بەعزێک کەس خەبەری ئەبێتەوە لە کاتی خەوەکە بەعزێکیشی نەخێر بۆ بەیانی کە خەبەری بۆوە خەوەکەی لە بیرە اینجا ئەوەی کە لە کاتی خەوە قوڵەکە خەبەری بێتەوە ئەوەی کە پێڵێن ڕەم سلیپ ئەمە طبعا یەکسەر وەکو لە ناو خەوەکە ژیابی وایە یعنی چۆن بڵێن وەکو مەسرحەیەک تۆ لە ناو مەسرحەیەکە ئابی لە ناو شانۆگەرێکە ئابی فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە تەواوە بێ خەوەکە خەبەری ئەبێتەوە بۆ بەیانیە ئەکەوێتە بیری وەکوتم لە سەرەتا هەنێک لەو خەونانە لە بیرت ئەمێنێ هەنێکی تری لە بیرت نامێنێ ئەڕوا اینجا ئەمە دێتەوە بیر ناخۆشیەکە لەوایە ئەو کەسەی کە لە کاتی خەونە قوڵەکە خەبەریە بێتەوە زۆر ئیزعاجە بۆ ئیزعاجەکە چییە؟ وەکوتم بە تەفسیل باسی ناکەم بەڵام خەوە قوڵەکە ئەو خەوەیە کە مرۆڤ هەموو ماسوولکەکانی لەشی تووشی شەلەل ئەبێ بە مووەقەتی بۆیە بەعزجارێ ئەڵێن خەو مردنێکە و دوایی زیمۆ ئەبیتەوە یعنی حتا لایانی دینیشی هەیە ئەوە ئەڵێ هەموو شەوێ ئێمە ئەمرین و خوای گەورە بەیانی زنومان نەکاتەوە بۆ چونکە چی ماسوولکە هەیە لە شتا تەنها ماسوولکەکانی کە چاو ئەجوڵێنن هەروەها ماسوولکەیەک حجاب حاجزی پێڵن لە بینی سنگ و سکایە ئەو دوو جۆرە ماسوولکانە بە چالاکی ئەمێنەوە ئینا ماسوولەکانی کە هەموو ئەمرن کە تو خەبەر دەبێتەوە لە شت هەمووی مردووە وەکو بەنجێکی عام کرابی بێگومان خەوە ناخۆشەکەش ئەبینی هەردووکی بخەرە سەریەک ئیتر ئەبێ بەهۆی ئەوەی نەخۆشەکە تووشی حاڵەتێکە بێ وەکو پێڵێن پانیک لە نەخۆشی دەرونیەکە یعنی تۆقین یعنی مرۆڤەکە ئەتۆقێ هەم ناوەڕۆکی خەوەکە ئەیتۆقێنێ و هەم ئەو حاڵەتێشی کە خەبەریە بێتە ئەیتۆقێنێ. باش دکتۆر ئەمە لە مناڵات چۆنە ڕەنگە زۆر کات بۆ نە مناڵ لە درەنگانی شەوا بەگریانەوە خەبەری بێتەوە یاخود لەو بابەتی کە ترسێ بەدەم خەوە قسەی لەسەرکە بەڵام ڕەنگە لە دواتراکە خەبەرێکیتەوە هێشتا بە باشی نەتوانێت خەوەکە بگێڕێتەوە چ کاریگەریەک لەسەر دەرونی مناڵ جێدێڵێت دواتر؟ بێگومان تەسیری هەیە طبعاً دوسێ نوع هەیە مناڵان کە خەبەریانە بێتەوە بعضێکی وەکوتم لەبەر تاو ئازار و شتیوا خەبەریە بێتەوە هیچ بەڵام هیوای هەیە مناڵەکە گرۆزە مثلا نیورۆتیک چایلد یعنی مناڵێکە بڵێن هێمن نییە ئەویش بۆچی هێمن نییە دایکی نەخۆشە باوکی نەخۆشە 24 ساعت شەڕ لە بینی دایک و باوک هەیە لە جاتێ و دایک و باوک بە خۆشەویستی و بە جوانی لەگەڵ یەکتریا قسە بکەن حاشا حەزی تاکە نەئەلەگرنە یەکتری لە بەرچاوی مناڵەکە کێشەکانیان لە بەرچاوی مناڵەکە حەرەکەت ئەبینی ئەم مناڵە هەمووی کۆکە تۆی خاتە ناو دەرونیەوە بەبێ ئەوەی خۆی بزانێت طبعاً دوایی لە کاتی خەوە هەمووی دەرەچێ و ئەبێ بە هۆکاریەوەی خەبەری بێتەوە اینجا بعضێکیان کە خەبەریە بێتەوە بە گریان و گرۆزی هیچی لەبیر نییە لە خەوەکە بعضێکی تریشی لەبیرێتی اینجا ئەمانە هەمووی تەسیر لە دەرونی مناڵەکەکەن و بێگومان ئەگەر ئەمە تیکرار بووە یعنی ئەو حاڵەتە ناخۆشەی کە لە ناو خێزانەکە هەیە بەردەوام بوو کاریگەری لەسەر مناڵەکەکە و کاریگەری لەسەر پاشەڕۆژیشی ئەبێ لەسەر هەڵسو کەوتی مناڵەکە و حتا لەسەر هەوەسی چوونە مەکتەب و فێربوون و تێکەڵبوون لەگەڵ مناڵانی ترۆشتانە. زۆر باشە دکتۆر زۆر کات ئێمە لە لای خۆمان کاڵین شەو خەوێکی ناخۆشمان بینیوە ڕاستە خۆ پرسیاری لەوەت لێ کاڵێ بە ڕۆژەکەی چیت بینیوە چ کارە ساتێکی ناخۆشت بینیوە یاخو چ شتێکت بەرکەوتووە کە توی ئازاررابێ یاخو بە چیوە قەلاق بووی یاخو ئەگەر لە مناڵەکانی شۆ دەست پێ بکەین وەکو لانەوتی یانی زۆر جار ئەو مناڵە لەوانەیە شتێک ببینێ بۆ نمونە خوێن بێت شتێک بێت ئەو مناڵە نەخوازراو بێت ئەو مناڵی بینێ لەوانەیە ڕاستەخۆ لە یادەری نەبڕێ بەڵام شەو ئەمە وەکو فلاش باشێک بەریەکەوێتەوە ینی هەستەکات شتەکان لەگەڵ ئەمە جامەدرێەوەی کە بینیوێتی تا چەند ڕووداوەکانی پێشووتر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە من لە کاتی پشومە ئەو فلاش باکەم بەرکێتەوە. دووشت هەیە من هەموو جارێکم کە تێبینیتان کرۆ باسی ژمارەیەکەم دووشت هەیە یەکەمیانەوەی بەڕێزت فەرمووت تۆزەی کە باسیەکەم بەس دووهەمیان بۆی لەبیرم نەچێ باسیەوەکەم بەعزە جارێ خەوێگە بینی دوای چەند ڕۆژێک ڕوو ئەدایە بۆ بەیانیە ڕوو ئەدا ئەویش بابەتێکە بەس با جارێ بچنە سەر بابەتی یەکەم بەڵێ وەکوتم چی ڕووداو هەیە لە بە ڕۆژ کە ڕوو ئەدا شەرنی هەر ئەمڕۆ دوێنێ و پێرێ و هەفتەیەک لەمە و پێشیش ئەم ڕووداوانە هەمووی کۆ ئەبێتەوە لە ناو دەرونی مرۆڤە
بەعزە جارێ ئەتوانێ مامەڵەی لەگەڵ بکە و هیچ کێشەی نابێ و ئەڕوا و نابێ بەخەو بەعزە جارێکیش هەر ئەمێنێ ئیزعاج دەکا وەکو چۆن ئەڵێ مووی لووت یا وەکو با بڵێن ئەم درەختانە ئەگەر زیکزیکەیەکی لەسەر بێ و تۆ دانیشتبی لەژێر درەختەکە سعی بکەی خواخواتە بخوێنی و مێشک شتەکە وەربگرێ ئەبینی لە ناکاوە حەشەرەیەک هەیە 24 ساعت زیک ئیزعاج دەکا ئەم بابەتانش کە لە ژیانی مرۆڤ دروست ئەبێ دەرونی یا ناخی مرۆڤ ئەهەژێنێ و ئیزعاجی ئەکا ئەبێ بە خەو لە کاتی خەوە یەتە دەرەوە ئەمە بۆ چوونی فرۆیدە بۆ بڵێن قوتابخانەی شیکاری دەرونی بۆ خەونەکان ئیتر وەکو خەونێکی ناخۆش دەرئەچێ بەعزە جارێکیش بەعزە شت هەیە تۆ ئەتەوێ بیکەی بەڵام بڵێن کەلتور ڕێگەت نادا ئەو شوێنەی کەتیایە ئەژی ژینگەکەت ڕێگەت نادا بیکە یا دەری ببڕی شتەکان ئیتر بەعزێکی کۆمەڵایەتیە بەعزێکی جنسیە بەعزێکی ئەنواع وەشکالە لە کاتی خەوایەتە دەرەوە ئەو شتانە و دروست ئەبێ وەکو خەونێک ئیتر ئەو خەونە ڕەنگە خۆش بێ ڕەنگە ناخۆش بێ بڵێ طبعاً بۆ بەیانیە کار لە مرۆڤەکە ئەکا و وەکوتم کار لە هەڵسوکەوتی شێکە اینجا ئەمە ئەگەر تیکرار بووە بە تایبەتی و کەسانەی کە دەرمان بەکارهێنن یا دەرمانی خەو بەکارهێنن دوایی وازی لێهێنێ یا ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشی دەرونەکان بەکارهێنن ئەبینی ئەم جۆرە ئینانە ئەم جۆرە بڵێن کابوسانە بەردەوام ڕوئەدا و طبعاً کار لە مرۆڤەکەکە بەعزە جارێ زروفێکی ناخۆش هەیە بەردەوام هەیە من نمونەم هێنا وتم ناکۆکی خێزانی یا مەشاکلی کار لە کاتی شوێنەکەتە ئەگەر تۆ مرتاح نەبی لە ئیشەکەتە ممکنە بێتە خەوت شتەکە تەمەمان لەبیر نەچێ شتێکی زۆر گرنگم لەبیر چوو ئەو کەسانەی کە خۆشەویستێک لە دەست ئەدەن یا مەسەرەن دایکێک کوڕەکەی لە دەست ئەدایتر شەهیدە بێ بە حادیسەی سیارە ئەمریکا یا هەرچیەک بێ ئەمانش طبعاً زوو خەون بەو شتانە ئەبینەوە کەسانەی کە تووشی حادیسەیەکە بن حادیسەی سیارەیە حادیسەی بڵێن تعدای جنسیە حادیسەی دزیە حادیسەی تعزیبە ئەشکەنجەیە ئەبینی ناوبەناو ئەو شتانە یەتە ناو خەویانە و ئەیبینەوە بە بەردەوامی ئیتر بێگومان ئەمە کار لەسەر ژیانی ڕۆژانەی ئەو کەسانەکە ئەوەی ترکەوتم باسیەکەم ڕەنگە ئەوە پرسیارێک بێ لە دەرونی هەموو کەسێکە بڵێ ئەوە بەعزێ کەس توانایەکیان تیا هەیە بەعزێ کەس توانایەکیان تیا هەیە یعنی بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان من لەگەڵ برادێکا بووم وتی وەڵاهی ئەم شەو برادەرەکە من باسی زمانی پێش ئینتیفازەکەکەم زابتێکی دکتۆرێکی زابت بوو با من دکتۆرێکی عسکەری بوو وتی لە خەومە فیشەکێک لە دەستم دەرچووە و بەر ڕەفیقێکم کەوتۆ و برینار بووە کە بۆ بەیانە من چوون بۆ لای وتی تۆ بڕواکەی ئەمڕۆ سیلاحەکەم برد بۆ ئەو شوێنەی کە هینی لێدانن پێڵەن مەژەب بە عەرەبی ئەو شوێنەی کە سیلاحەکەی لێدانێن کابرا خەریک و پاچێ کردەوە فیشەکێکی لێ دەرچوو بەرخۆی کەوت يعني تصور كأن بخودي وتي بنامبوه بحقيقة أما أنواع تفسيري هي يكي التفسير كان فعلا ESP يعني extra sensory perceptions بعض أمروف خواي جورا بهريكي دعوته توانایەکی تایبەتی داوەتێ پێشبینی شت ئەەکەن ئیتر ئەو پێشبینیە یان بە شێوەی وتن ئەیڵێت سیناریۆیەک لە مێشکی خۆی دروستەکە و بە حقیقت ئەبێ بەڕاستی یان بە شێوەی خەو یەتە خەوەکەیە و کە ئیگەڕێتەوە ئەبێ بە حقیقت بەس ئەمە زۆر دەگمەنە و ناش بێ اعتیمادی لەسەر بکەی چونکە ئەگەر تۆ بتوێ اعتیمادی لەسەر بکەی کەواتە پێمان نەڵێ ئایا سبەینێ فلان دەوڵەت وای لێت یانە ئایا سبەینێ تالیبان سەرکەوتووە بێ لە حکومی ئەفغانستان یانە لەبەرەوە ئەمانە نادرن بەڵام هەیە زۆر سرمێ لەو شتان زۆر کەسە بێ زۆر ترسێلەوەی کە خەوێکی ناخۆشە بینێ ڕاستەوخۆڵە من زۆرینەی زۆری خەوەکانم هاتوۆتە دی زۆر ئەترسم بۆ نمونە ئەمەشم بێتە دی ڕەنگە زۆر کات هێندە بیر لەم خەوا کاتەوە ئیتر بە هەر هۆکارێک بێ ڕەنگە زۆر کاتیش کە خۆمان شتێک بخێنە مێشک و هیزری خۆمانەوە زۆر کات ئەو بابەتە ڕووبات ئەمە تا چەند پەیوەندی ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە هەڵەوەکی زۆر گەورەیە نە لە بواری دەروون زانیە ئێمە لەگەڵیاین نە شەرعی خوا ڕێگە ئەدا ئاوابی یعنی ئەمە تەشاؤمە نەک تەفاؤلە یعنی بڵێن گەشببینی نییە لە ژیانە
بەعکسەوە ناخۆشببینیە لە ژیانە تۆ دائما حتا ئەگەر شتێکی ناخۆشی شدی لە خەوەکەتە طبعا ئەومان لەبیر چوو هەریەکەوە بە نوێک خەو تەفسیرەکە ئەڵێ ماردوژمنە نازەم چی وایە ئەم شتانش هەیە لە ناو کەلتوری خەڵکە بەڵام خوێنی تیا بوو ئەمە بەتاڵە إلى آخره ئیتر ئەنواوەش بعض کەسە هەیە ئەڵێ ئەگەر هەستت کرد لە ناو تیارەیەکە ئەفریت یا وەکو تەیرێک ئەفریت ئەوە تاقەی جنسیت زۆرە و بەو نوع تەفریغی ئەەکەی هەرێکە بۆ چوونێکی هەیە طبعا یا قاوەگرەکان ئەنواوەشکان اینجا لەبەرەوە بەڕێی من ئەم جۆرە تەفسیرانە هیچی ئەسڵ و ئەساسی نییە لە خبرا ڕەنگە پیا بوو بێ بەڵام باشتر وایە تۆ نەیەڵی کارت تێ بکە و دائما گەشبین بە و تەفاعل بالخێری تەجدو ئەمە بۆ خودی خۆت یعنی ببورە لانە ئەمە بۆ خودی خۆت کە نێڵی کاریگەری هەبێ لەسەر زۆر کات هەیە زۆر کەس ئەم خەوە شەوێک و دوان و سیان نییە دکتۆر ینی بەردەوام لە خەوبینەکە ڕاپەڕینێکی پێوت ینی داچڵەکانێکی پێوت دیارە لەوانێم کەسە لەگەڵ هاوسەرەکە خەوت پێ یاخو کەسێ بێ لەگەڵ خێزانەکە خەوت پێ گرفت نەک بۆ خۆی بۆوانیشی دروست کرد بێ ینی ئەوانیش بکەونە دڵ ڕاوچۆ ئەمە گرفتێکی هەیە لێرەیە ئەم کەسە پێویستە ئیتر ئەگەر چەند جارێک ئەمە دووبارە بۆ چی بکات؟ خۆی زۆربەی زۆری کێشەکانی خەوتمان باسی خەو ناکەین بەگشتی بە زۆربەی زۆری کێشەکانی خەو ئەو کەسەی کە ئەنوێ کێشەی نییە چونکە ئاگای لە خۆی نییە بەڵام پرخە هەروەها بەعزە جارێت دەنگە دەنگ لە کاتی خەوە هەروەها جوڵانی قاچ لە کاتی خەوە ئەمانە هەمووی کێ یەت شکات ئەکالای تۆ یا باسی ئەکالای تۆ هاوسەرەکەی ئەو کەسی کە لەگەڵ یا ئەنوێت ئەو بشکیلەی هەیە بەڵێ ڕاستە فەرمووی یعنی زۆربەی زۆریش کە بەجارێک خەبەرتە بێتەوە لە کاتی خەوەکە ئاقیژێنی هاوارەکەی بازە کەسێ لە کاتی خەوە هەڵەسێ ئەڕوا ویەتەوە بەجارە شت ئەکاویەتەوە ئەمانە هەمووی بەڵێ ئەو کەسەی کە ڕەفیقێتی لەگەڵ یا ئەنوێ هاوسەرێتی خوشکێتی برایەتی ئەوە شکایەتیان هەیە لەبەرەوە وەکوتم ینی لەم حاڵەتانە ئێمە کە چارەسەری ئەم جۆرە کێشانەکەین کەپڵەکە بەیەکەوە ئیتر خوشکوبرا بێ ژنومێک بێ کەسێک بێ قسەیان لەگەڵاکەین بۆ معلوماتیان لەوەرەگرین لە هەردووکیان اینجا ئەتوانین مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کێشانە بکەین ئەوەی کە بەڕێزت فەرمووتر هەمان خەوە دووبارە ئەبێتەوە چەند جارێک ئەوە من ئاماژەم پێکرد لە سەرەتاوتم ئەو کەسێک کە کێشەیەکی هەیە هەنێ جار ئەو کێشەیەش ئاواز زەق نییە لە بەرچاوی تۆ نییە هی ئەم ڕۆژ نییە هی پێشترە بەڵام ئەو کێشەیە بووە بە ململانەیەک لە ناو مشکی مرۆڤەکە حەل نەبووە یعنی کێشەکە چارەسەر نەکراوە ئیتر نیزاعێکە شەڕێکە قەرزێکە مشکلەیەکە طبعا چونکە هێشتا هەرماوە لە ناو مشکی ئەو مرۆڤە بۆیە تەسیری لەکە و دووبارە و سێبارە و دەبارە و بیستبارە یەتە خەوەکە و وای لێکە ئیزعاجیەکە و بۆ بەیانیا میزاجی تێکەدات. بەڵێ دکتۆر ئەو کاتانی کە خەوێکی ناخۆشە بینین هەرێک لە ئێمە بەڕای تۆ ئەم خەوە بگێڕێتەوە بۆ خەڵکانی تر یا خودنا کوردەواری خۆمان هەیەڵێن ئەگەر خەوی ناخۆش بینی بەدەم ئاوە بگێڕەرەوە. بەڵێ وەکوتم بەعزێک لە خەوەکان لە کاتی خەوە سووکەکە ڕووەدا ئەوە هەر خۆی خوای گەورە ئەو نعمەتەی بە تۆ بەخشیوە خۆت لەبیر دەچێتەوە کێشە نییە لەگەڵ بینە سەر ئەو خەونانەی کە لە کاتی خەوە قوڵەکە ڕوئەدا لە مشکی لە ناو خەوەکەی تۆوە طبعا کە گێڕاتەوە بە تایبەتی ئەو خەوانەی کە ئیزعاجی کردووی کە کار ینی پێڵەن ئیمۆشنەل ئەراوزەر وات لێکا کە لەلایەنی عاتفیەوە کار لە ناخدەکە باشتر وایە بیگەڕیتەوە بەس طبعا تۆ ناچی تۆ سوێنێکە جلێ شت ناچی لە سەربانێک هەڵیخی هەموو کەسە بیبینی ئەو جلەی تۆ بە تایبەتی جلی ناوە بۆ نمونە چی لە شوێنێک هەڵیەخی هەموو کەسێ نەیبینێ کە سوکاری ماڵەکەی خۆت ببینێ تۆش ئەبێ بزانی بۆ کێ گێڕیتەوە طبعا اینجا ئەگەر بە تایبەتی ئەو خەوانەی کە زۆر تەسیری لە ناخت ئەکا لە دەروونت ئەکا باشتر وایە بیڵێ بۆ یەکێک چونکە بارەکەت سووک ئەبێ بەڵام طبعا ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەو کەسەی کە بۆی ئەگێڕیتەوە لەو نوعانەیە کە بڕوای بە خوراافاتەکانەکە ئەوەنەی تر بارەکەت قورسەکە و پێ دەڵێ واد لێت و واد لێت و وابکە و وابکە بۆی واد لێنێ ئەمە نا بەڵام یەکێک مەسەلەن لە ناو کوردەواری خۆمانە هەیە خەوێک ڕێی وڵا خەوم بە خوا عەفویکا بە باوکمەوە دیوە دە باشە بڕۆ خێرێکی بۆ بکە شتێکی باشە تێگەی یا گوێمەرێ مەسەن ئەگەر خەوێکی ناخۆشت بینی بە شتێکی خراپ و گوێمەرێ تۆ بە خەیاڵەوە نووسوی بۆیە ئەو شتە هاتووە یان بیرتەکە سەردانێکی یان بیرتەکە بۆ سەر قەبرانەکە شتێکی لەو بابەتانە ئەمانە شتی باشە ئەنجامێنێت تۆ بۆ کێ گێڕیتەوە ئەوە فەرقی هەیە. زۆر باشە دەستە خۆش بە دکتۆر سپاس بە پاویست زانیاریەکانە سپاس بۆ ئامادەبوونە.
ماندوومان کردی دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ.